الله حوجة بس تساعدني بله سلام دیار بتاعك ماشي بالله بالك يا علي اوزا لبوتسيو هو طاول ان شاء الله امن وصلكم لكنا من ان شاء الله وصلك عليه ولا من الجماعات المادي لكن ندير نسرع ان شاء الله بوصلك وبزان بس باريد دوما يدرس في زكي وهذا هو ندور ان شاء الله وصلك ولا او ان شاء الله كملنا ان شاء الله انا او كما لكنا وصلك ان شاء الله دبين مو دفتر وكذا من متاع الجو واسطه
Dovevate di degli sbroccati.
No, Lawana Katkatrisha.
زۆر مشکلیە یا دروستاکە یادەوە چ بوو
يعني كل التمرين والشغل. Teşekkür ederim.
دقة کنی و رویش کرد.
ها هو دفتر الكلاب. أو بحسابي كل ما يعني حسابي الدفع ده كان كذا. هي خوان بصوت لا محمد شوي وترجع نو بيعمل شو كده ممكن يجاوب لك ساعتي أفضل
iş. Takip var. Габзань.
لبوي دمر راوست
Spence Roy'a. Biz de yapalım. يخش دقيقة Right.
15 ليرة حسابنا كده سلميه
والله ايوه والله دەوا لە یەکەمی لە شۆت یەکەمەوە فرسی زۆرمان جوان دەماتیان یارێکە بە ئاسانی لە بەرژۆتی خۆمان کۆتایی پێبین بەس ئەوە تۆپانەیە ئەوڕۆ یاڵی پێشەوە مۆفەق نەبوون بە شۆتی دووەم ئەلحەمدولیلاتوانمان گۆی تعادل بینەوە و ئێستا بەسەکەین لە قۆناغەشکە ئینشاڵڵا هەرەوا دەبین هەر باشتری دەبین. بەڵێ ڕاستی یاریەکە لەمە زۆر گرنگ بۆ یاریە بەو فەوزە و خاڵچکە لە یاریگەی هەندێک دەماتایم بۆ قۆناغی کۆتاییەکانی پاڵاواتی لاوانی کوردستان سەر بکەوین یاریەکە بینتان لە ئەتا خوڵەکی نۆتەکان ئەمە ئێمالیمان پێوە دیار نەبوو پاش لاعیبەکمان تەرکە کارگەی زۆر لەسەما بوو ئەلحەمدولێت نەتیجەکەمان بەدرە و ئینشاڵڵا گەمەی دابێت لە هەندێک فەوزی بینین لێوەن دەرەهانجی سەرکەوتنە جێرن لە قۆناغی داهاتوو.